سەرەتا بەخێرهاتن دەکەم کاک دکتۆر لە بۆ شاری هەولێر و ئەو کاتەی بێمە دەبەخشی بۆ زانیارانە بەڕێزت باسی کۆڵگەکانی پەروەردەت کرد لە چەند خاڵێکدا من لە خاڵی هەفتەم بسیارێک مێوە نمونەیەشمێ لە بۆ خاڵی شەشەم ئەگەر بەڕێک نەبێ خاڵی هەفتەم باسی بەرپرسیارەتی دەکات ئایا دەکرێت لە پشوەکانی هاوینیان لە هەر کاتێشتر منداڵەکان کارێکیان پێ بسپێرێت یان کارێک بکەن بۆ ئەوەی هەستی بەرپرسیارەتی و حەز بە خۆکردنیان زیاتر بیان هەیەیان بێ سەبارەت بە خاڵی شەشەم باسی خۆ کۆنتڕۆڵکردن کرد نمونەیەک بەخۆم دیتم ئەگەر کاتەبی باسی بکەم دایکێک منداڵەکەی بزر کرد بوو دەگریا هەنی بە چای خۆم دیتم بە منداڵەکەی دەگریا هەتا دیتمانە و بۆمانی ناوە کە منداڵەکەی هات و بەردەستی تێر لە منداڵەکەیدا نازانم بۆ لێ گریا بۆ لێیدا ینی وەکو جیسکەکەی هەیە ینی ئەو خۆ کۆنتڕۆڵ نەکردنە هەم زیان بەخۆی هەم زیان بە منداڵەکەی گەیان بەداخۆ ینی داک هەرچەندی بتوانانی خۆی کۆنتڕۆڵ بکات تا باوکیش لە بۆ پەروەردەکردنی منداڵەکەی زۆر سوود بە داهاتوی منداڵەکەی دەگەین دووبارە بەخێرهاتن دەگەین زۆر سپاس ئەو مناڵە چەند ساڵان بۆکو بزانی 3 ساڵ لە دەوری 4 ساڵ هەرتەمە بەژنەکەی وابێنی يعني ما مشي لدم عبو بيه بيكتيتوا كاك فرهنجان زور سباس دو برسيالي زور جوانك والله مسؤولية إما كعالين منال أبي هزبة برسياليتي بيبكا ببي تمن تو منالكي 3 ساڵان ناتوانانی بینێریتە دەرەوانە ئیشکات بەڵام لە ناو ماڵە ئەتوانی یارمەتی دایکی بە قاپەکانی بۆ ڕیسکە ئەگەر کەس بێ کوڕیش بێ زۆر احتیاجی هاوکاری بکە سفرەکە داخە شتەکان کۆکاتەوە لە ماڵەوە تۆ سیارەکە ئاشۆی پەڕۆیەکەی بۆ بێنێ شتێک بێ یعنی ئەمە شانازی بەخۆیەوە کە بڕواشی بەخۆی زیاتر سقی بەخۆیە بێ وردە دە سقە پێیاکە نەکە چاوی لە دەستی تۆ بێ و هەموو شتەکانی بۆ جێبەجێکەی نازدار بێ بە پاشکۆی تۆ بەڵام بوو بە 6 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ هەم توانای چوونە دەرەوەی هەیە هەم تا ڕادەیە گەشەی کردو هەڵ ناخەڵەتێ ئیش بکات لەگەڵ کە سوکارە مەسەم چێتە دوکانێکە و جەناب دوکانێکە هەیە لەگەڵ خۆت دەیبی لە هاوینە لە جیاتی لە کۆڵام سوڕێتەوە بیبی لە دوکانەکە و ئاگاد لێی بێ متابعی بکەی نەک هێرشتی غەڵەت ببێ من یەکێ لە ڕەوزەکان بۆ نمونە مناڵێک ناتوانم بڵم چی ئەکە چکە جوان نییە لە بەرچاوی بینەران و بەڕێستان بێڵم بەس قەومی لوت لە قەومی لوت خراپترێکە تۆ مناڵێکی 5 ساڵان بێنە بەرچاوی خۆ ئەم مناڵە بیرم لێ کردەوە کە هێنایان لەم تەمەنێ ئەم شتە نازانێت نە غەریزەی جنسی گەشەی کردووە ئەم شتانە لە کێوە فێروە ئەکید لە ڕێگە وجە نابێ پرسیارێکی لە ڕێگەی لاساییکردنەوە باوکەکەیم بان کرد وتم ئەمە چیەکەن و ئەماواناک ئەوی خەجاڵەت بوو نازانم چی وتم چییە وتی وەڵام من خۆم لە منطقەی سەناعی دوکانم هەیە لەگەڵ خۆم بردوومە لەوێ نیە سایق و فیتەر و شیدیان گەورن بۆ خۆیان سوحبەتەکەن دەستبازیەکە ئەم مناڵە و کامێرە تەسویری کردبوو ئەم گەورانە چیان دەستبازی و فعل و شتی ناشرین کردووە ئەمیش هاتووە لەگەڵ مناڵەکانی ڕەوزەی ئایکات ئەم ئیشە نابێ مناڵ بچێتەم شوێنانە ئەو شوێنە شوێنێک بێ دوور بێ لەم شتانە یا زۆر جار مناڵ کاری پێەکەی ئەچێت لە ترافیک لای تێگەوەسێت داوای پاراکە ئەمە عیزەتی نفسی نامێنێ یا سایقیشکێنێتەوە سەری یا سوکاتی پێکە هەندێک کار هەیە بۆ مناڵ ناگونجێت جارێت بە پێی قانونی عراقی مافەکانی مناڵ هەتا نەبێ بە 15 نابێ ویشانەی پێ بکەیت اینجا بەرپرسیارەتی ئەوەیە کە لە عوتلا لە نزیک خۆتەوە بە ئیشێکی بەسیتی پێ بکەیت نەک لەبەر هەتاو بێ گەرمایەکی زۆر عەزیەتی پێ بگەێنێ سام گەرمایە ئەوە هەر مێشکیشی عەزیەت هەیە چکەوەی شتا لە قۆناغی گەشەکردنایە ئەوانە زەرەری لێ ئیشتی قورس بۆ پشتی خراپە ماسکە لە سەرمایستانە ئاویشانە نابێ بەڵام وەکوتم لە ژێر چاودێری خۆتا بشتێکی بەسیت بێ ئیشێکی پێکەی وردەوە دەبێ پێی تەمەنەکەی بۆشی زیاکەی قورسکەی کێشە نیە